کە خالید قادر محەممەد سەرۆکی شاندی شاری ڕانەیە کە بۆ ئەمریکا هاتووە ئێستاش ئێمەی بەسەکرێتەوە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا ئێمەش ئەومان بە دەرفەت زانی ئەم و توێژەی لەگەڵ ساز دەین کە خالید بەخێر بێ بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا. سپاس کە خالید دەکرێت باسی ئەومان بکەی ئامانجی سەردانەکەتان کە تۆ سەرۆکی شاندی شاری ڕانیەی بۆ ئەمریکا چییە؟ بڵێ سەرەتا سوپاس بۆیەوە بۆ دەرفەتەی کە بۆتان دروست کردین. لە ڕاستیدا ئێمە بە مەبەستی ئاڵوگۆڕی کەلتوری بۆ پەیوەندی نێوان هەردوو شاری ڕانی و شاری دوولووت کە لە پار ساڵەوە پەیوەندێکی هاوڕێتیمان لەگەڵ ئەو شارە هەیە. ئامانجمان دەستە خوشکردن و گەیاندنی پەیامی هاوڕێتی لە نێوانی هەردوو شاردا بۆی بتوانین لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی کەلتوریەوە هەردوو شار ئاڵوگۆڕی کەلتوری بکەن و ئەمە سیستەمێکی بکەین و بتوانین خەڵکی هەردوو شار ئاستی پەیوەندیەکەیان فراوان بکەن. واتە کە قسەکەم کورتکەمەوە ئامانجی سەرەکیمان پتەوکردن و دروستکردنی ڕاڵی پەیوەندی لە نێوانی هەردوو شاردا بۆ ئاڵوگۆڕی کەلتوری. باشە مێژووی دەستە خوشکردنی شاری ڕانیە لەگەڵ شاری دوولوتی ویلایەتی مەنەسۆتە لە پار ساڵەوەی یا زیاتر بووە؟ ڕاستە وەڵاهی دەبێ من ئاماژە بە سەرەتاکانی پەیوەندیەکە بدەم. لە ڕاستیدا لە سەرەتاکانی پار ساڵەوە چەند هاوڵاتیکی ئەمریکی سەردانی شارەکەی ئێمەیان کرد. دوای مانەوەمان و یارمەتیدان و جۆرێک لە ناسین لە نێوانماندا سروش لەگەڵ یەکێکیان کە لە ڕێکخراوێ کار دەکات لە ئەمریکا و کە ئۆفیسەکەی لە شاری دوولووتە ئەم ڕێکخراوە پێی دەڵێن ڕێکخراوی ئاڵوگۆڕی کەلتوری. لە دوولووت ئەم ڕێکخراوە توانیویەتی لەگەڵ 4 وڵات لەگەڵ 4 شوێن ئاڵوگۆڕی کەلتوری دروست بکات. چەندین ساڵە ئەزمموی کارکردنیان هەیە لەگەڵ رووسیا، لەگەڵ کەنەدا، لەگەڵ یابان، لەگەڵ سوید ئەم پەیوەندیە کەلتوریان هەیە. ئەم هاوڕێم کە لە ڕانیە ئەم گفتوگویەمان کرد لەسەر ئەو فکرەیە قسەمان کرد ئایا چۆن بتوانین هەردوو شار لێک نزیکەینەوە. سەرەتاکانی پەیوەندی دەگەڕێتەوە بۆ پار ساڵ. ئیتر وا ڕێککەوت کە وەفدێکی ئەوان لە مانگی 5 ساڵی ڕابردوو کە بریتی بوون لە 7 کەس کە لە ناویاندا خەڵکانی پابرزی تێدا بوو لەوانە پرۆفیسۆر تۆم مۆرغان کە لە کۆلیژ و زانکۆیەکی بەناوبانگە لەوێ مامۆستای کۆمەڵناسی تێدا بوو، ئەندازیاری تێدا بوو، وەزیری خانەنشینی تێدا بوو، چالاکوانی کۆمەلگای مەدەنی تێدا بوو. سەردانی ڕانیەیان کرد. هەفتەیەک لە ڕانیەمانەوە لەم هەفتەیەدا ئێمە توانیمان پرۆگرامێکیان بۆ دابنین بۆی سەردانی کۆمەڵێک دامەزراوەی پەروەردەیی ڕۆشنبیری کەلتوری ناوچەکەمان بکەن. دوای گەڕانەوەی وەفدەکەی دوولووت لەسەر ئەوە گفتوگۆمان کردەوە کە ئەم پەیوەندی دەبێ بەردەوام بێ. وا بوو بە داوەتنامەیەکی ڕەسمی لەلایەن بڵێن حاکمی شاری دوولووت کە ناوی دۆن نیسا کە یارمەتی و هاوکارێکی زۆر باشی داین بانکێشت کراین بۆ سەفەرێک بۆ ئەمریکا. واتە مێژووی پەیوەندیەکە بۆ پار ساڵە و لە هەردوو سەفەردا ئێستا تواندراوە بە هەردوو لە ئاستی ئەو پەیوەندیە لە گروپ و کەسێکەوە بگۆڕێ بۆ ئاستێکی فراوانتر. باشە پێشوازی کاربەستانی شاری دوولووت ویلایەتی مەنەسۆتا چۆن بوو لە شانەکەتان و چه جوری گرفتێکتان بۆیان باس کرد سەبارەت بە شارەکەتان یا چیتان پێشنیا کرد کە هاوکاریتان بکەن لەبارەی شارەکەتان؟ لە ڕاستیدا بە پێشوازیێکی گەرم هەر لە فڕۆکەخانەوە پێشوازیان کردین لەلایەن گروپێکی دیارەوە لە شاری دوولووت کە بە بەردەوام لەگەڵمان بوون. ئێمە لەو پرۆگرامی دوولووت گەلێک شتی تازە و نوێمان بینی و توانیمان گەلێک گفتوگۆی زۆر باش لەگەڵ کۆمەڵێک شوێنی زۆر گرنگ لەو شارە و لە ویلایەتی مەنەسۆتا ئەنجام بدەین. ئێمە لە پرۆگرامماندا سەردانی زانکۆی UMD و چەندین کۆلێژ و کۆبوون سازدانی کۆبوونەوە لەگەڵ دۆنیس و بەسەرکردنەوەی چەندین ڕێکخراوی ڕۆشنبیری و دامەزراوەی دەوڵەتی و یانەی بازرگانی و بەشداریکردن لە چەند مەراسیم و ئاهەنگێکی گەورە کە تێدا لەلایەن هەردوو بڵێن گروپەوە زانیاری گۆڕدرایەوە و سەرەکی ترینیان ئێمە بەشداریمان کرد لە زانکۆی UMD لەگەڵ بەشێک لە مامۆستا و پرۆفیسۆرەکانی ئەوێ بۆ گفتوگۆیەکی کراوە لەسەر چەمکی ئاڵوگۆڕی کەلتوری و دواتر هاتینە سەر مێژووی کورد و وەزعی هەرێمی کوردستان. لەم سەردانەدا گفتوگۆکانمان هەمە جۆر بوون و داخوازیەکانمان هەمە جۆر بوون. بنمونە ئێمە لە سەردانی دام و دەستگا پەروەردەییەکان کە
چەند خوێندنگایەکی ناوەندیمان سەرەتا بەسەر کردەوە پێشنیاری ئەوەمان کرد کە بتوانین قوتابخانەکانی دوولوس لەگەڵ قوتابخانەکانی ڕانیا بکەین بە هاوڕێ یەکتری بۆی خوێندکارەکان بتوانن لە نێو خۆیاندا پەیوەندیەک دروستکەن جا ئەم پەیوەندیە لە ڕێگای ئیمێلەوەیە لە ڕێگای گۆڕینەوەی چالاکیەوەیە لە ڕێگای سوودوەرگرتن لە ئەزمموی یەکتریەوەیە بەهەرحاڵ لە بەشێکی زۆر لە مەکتەبەکان ئەم پێشنیاری ئێمە بەجددی وەرگیرا سەردانی نەخۆشخانەمان کرد بە نمونە پێشنیاری ئەوەمان کرد لینکێکی زانیاری دروست بکرێ بۆ گۆڕینەوەی زانیاری پزیشکی کە دەکرێت لە زۆر بواردا سوود لەو لینکە وەربگیرێ سەردانی زانکۆمان کرد پێشنیارمان کرد لەمە دووا کاری ئەوەمان بۆ بکەن بۆی تەڵەبەکانی ئێمە بتوانن لەم زانکۆیە وەربگیرێن ئەوان بنمونە لە هەر کۆلێژێکدا کورسیان هەیە کە ساڵانە وەک زەمالەیەک دەیبەخشن بە دنیا کە لە زۆربەی وڵاتان خوێندکار وەردەگرن ئێمە لە مەیدانی کە چوینە زانکۆ و کۆلێژەکان کۆمەڵێکی زۆر خوێندکارمان بینی لەگەلێک وڵاتان هاتووە لەوێ دیراسە دەکات خوێندن تەواو دەکات مەبەستم سەردان کۆبنەوەمان کرد لەگەڵ ڕێکخراوی دەستە خوشکی نێودەوڵەتی داوامان کرد ئێمە بینە ناو لینکی ئەم تۆڕە پەیوەندیەوە کاوان لەگەڵ چوار وڵات هەیەە ئێمەش وەکو کورد بینە ناو ئەم لینکەوە ئەم پێشنیارە ئێستا لە گفتوگۆدایە من وەکو خالیت زۆر گەشت بینم بەو ئەنجامە کەوا دەبینم لە ئایندەیەکی نزیکدا بتوانین بینە ناو ئەو تۆڕە بەو واتایە بمبورە بەو واتایە ئێمە ئەو کاتە سنووری پەیوەندیەکەمان لە دوولوت فراوان دەبێ دەچینە ناو تۆڕێکی پەیوەندیەوە لەگەڵ چەندین وڵات کە دەتوانین ئاڵگۆڕی فەرهەنگی بکەین قسەکانم لەو خاڵەدا کورتکەمەوە داخوازی ئێمە و خاڵی گرنگی ئێمە داواکردنی بەردەوامی ئەو پەیوەندیەیە بۆی ئێمە یەکەم گروپ و دوا گروپ نەبین بتوانین لە نێوانی هەردوو شاردا بە بەردەوام ئەم سەردانانە ئەنجام بدرێ ئەم پێشنیارەی ئێمە کە گەیەندراوە کۆمەڵێک مەسیژمان لەسەری وەرگرتوەوە کە دڵخۆشکردن من گەشتبینم بۆی لە ئایندەدا بتوانین هەردوو شار ئاستی پەیوەندیان فراوان بێ و ئێمە لەو سەردانەدا کۆمەڵێک شتی نوێمان بینیوە لە ڕاستیدا کە بوو ئێمە وەکو کورد وەکو شارەکەی خۆشمان نوێیە بەڵام کە خاڵید ئەم شتانەی کە باس کرد بۆ سەردانتان بۆ شاری دوولوت ویلایەتی مەنەسۆتا و هەروەها بۆ ئەمریکا چی شتێک لەم شتانە زیاتر سەرنجی ڕاکێشاون لە هەمووی زیاتر سەرنجی ڕاکێشاون پێتە بتانەوێت کە بتوان بگەڕنەوە بۆ وڵات و لەوێ پیادەی بکەن ڕاستە وڵا لە ڕاستیدا گەلێک خاڵ هەیە لەو بوارەدا کە بۆ ئێمە ئەوەی لە هەموو زیاتر لەم وڵاتەدا جۆرێک لە سیستەم بەڕێوە دەبردرێت ئەم سیستەمە هەموو دەستگاکانی گرتوتەوە من پێم وایە دەبێت ئێمە قسە لەسەرەوە بکەین و سوود وەرگرین لە ئەزمموی ئێرە ئەو ئەزممونانی بینیمانە بۆیە ئەوەی کە زۆر سەرنج ڕادەکێشێ سیستەمی کارە لە وڵاتە ینی ڕێخستنی دیسپلینی ئەو وڵاتەیە کە لە هەموو بوارێکدا هاتۆتە ناویەوە من پێم وایە دەبێت سوود لەو سیستەمە وەربگرین و ئەو سیستەمەیە وای کردووە لە پەروەردەیدا لە بنمونە کاری ڕێکخراوییدا لە دەوڵەتیدا هەمووی سەرنج ڕاکێش بێت بۆیە لە ڕاستیدا جوانی وڵاتەکە بنونە تۆ هەرچی دەبینی سەوزە هەرچی دەبینی جوانە هەرچی دەبینی خاوێنە هەرچی دەبینی گەشە دەکا هەرچی دەبینی دڵسۆزی تێدایە بەتایبەت لەو پرۆژانەی ئەنجام دراون لە ڕاستیدا ئەم خاڵانە بۆ ئێمە گەلێک خاڵی گرنگن کە دەبێ گفتوگۆی لەسەر بکەین و دەبێت سوود لە ئەزممونیا وەربگرین